بكيت نامرازي وحدتا لو كسرتا تبكيت نامرازي وحدتا لو كسرتا أتري برخي خندتا من پریشانم لبرزو فت برودا كوتم زلف روی تو يا كنور ظلمة أو بتاعي سودا سريك دم بزار في بمسار أو بتاعي سودا سريك دم بزار في بمسار شو غزال با ما نهال أبد روحي لالو قل ختم أنبرين بوام نسترين بوام لا للروم جبهة أنبرين بوام نسترين لا للروم
رحمتا قبل روشی رحمتا مردم و هرگیز نگیمایا قبله تاخیب روتن آخره قبله يا أوا بيحي وصالي رويدقال توك دوان يا أوا جنتي جنتي خب وقتتان وخير. ئەم دیبەیتە ساتێکی تنگانەی مێژوویی و ئەهەمیەتدارە مێژوویی ئەیخولقینێ. ڕووی دەمە من لەم دیبەیتە لە ئاحادە خەڵکە کوردەوارە تاکە کەسەکانە و هەروەها نەهادگەل و ڕێکخراوە گەلێکە کە من تا بە ئەم دەقیقەیش بنگاه نەغد ڕوانیگمە پێیان و ویستگمە کە دیسکۆرسەکەیان لەبین بووەم. ئەما زەرورەتە ئەم دیبەیتە ئشارە پێ ئەکرێت لەوەی کە خوێندنەوەی ڕووداوەکان بە ئاشکاراوی عاڵەم بە تەکتەکە ئێوە سابت ئەکات و بۆ کەسانەیش ڕووی دەمم لێیانە، یعنی ئەحزابێک بەناوە حیزبە دموکراتە کوردستانە ئێران کۆمەڵە بە سێباڵە حیزبە کۆمۆنیستی، کۆمەڵەی شۆڕژگەی ڕەزەحمەتکێشانە کوردستانە ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشان، سازمانە خەبات و حیزبە پاک. ئەم بانگەوازەی منە لە ساتە وەختێکانیە ئێوە لە ئەوجە دەسەڵاتان بۆ کۆراندنەوەی هیچ شتێکیش نییە. ئینسان لە ڕەوەندێکی مێژوویە لە جێگەیەکا دەست پێ ئەکات، لە جێگەیەکا ئەنچە تۆماری ئەکا شکستە لە پڕێکا ئەتوانێ ئاوەڕی لێ بداتەوە لە دەرگای بگەڕێتەوە. ئێوە خۆتان ئەزانن، بە باشیش ئەزانن، ئەگەر مەبەستان ئەوە بوو کە کەمینەی خۆتان حفز بکەن،
وەکو جۆرێک شۆڵی لێبێت بەحسە ئێمە جیاوازە. بەڵام من ئەم دیبەیتە بۆ مێژوو ئەەکەم لەبەرەوەی نەیەژن کە پەیمانە حەیدەری تەنگ نەزەر بوو، ڕووی لە خاسەی خەڵک نەبوو، کەسی بەخاس نەئەزانی، دەسی درێژ نەکردە تەرەفە کەسانێکی تر. من ساڵهای ساڵە تەمەنم لەم ڕێگەدانیاگە. ئەگەریش دەستم پێکرد دەلیلی ئەوە نەبوو باشی لێزانم، دەلیلی ئەوە بوو کە قات و ڕجال بوو، دەلیلی ئەوە بوو دنیای درۆ چنان زاڵ بوو بەسەر ئێمە و بەرژەوەندی جۆرا و جۆر واقوتی خەڵکیدا بوو کە هەر کەسێک بە جۆرێک گرفتار بوو. ئەمڕۆ بۆتان دەرکەوت و بۆتان دەرئەکەوێ لە ژێرە چەمک کوردەوە قەومی کریاگا هیچ دەستکەوتێکتان ناوێ. ڕووداوەکانە پێشەڕوو بڵقە هەموو شتێکی تەقاندۆ. ئەوەی ئێوە چاوتان پێکەوت کودتا بوو. کودتا عەلەیه عەلی خامنەئی و سەپاه پاسداران لەلایەن سیاسیون ئێرانی. بالاخره طی ساڵان ڕابردوو بەیتە ڕەهبەری و سەپاه پاسداران نەیتوانی دەمامەکە دەوڵەتە ئێرانی بگۆڕێ. هەر بۆیە دوای شەڕە 12 ڕۆژە کە دەوڵەتە ئێرانی چووە ناوە خەلەئە قودرەت، دەبوایە بە سورعەت دەمامەکە دەوڵەتە ئێرانیان بگۆڕیایە. ئێمە نگاهە ئیدئۆلۆژیکێکمان بە سیاسەت نییە، هاین بە شوێنە دروستکردنە ئەستەیتە. ئەمما ئێوە دیتان وەرچەرخانی ڕوویدا. باڵە سەپاهە پاسداران کە بە قودرەتمەندترین و بەهێزترین باڵە دەسەڵاتیان ئەزانی لەگەڵ بەیتە ڕەهبەری و عەلی خامنەئی کەوتنە بەر شەبۆ لە کودتای اتحادە سیاسیونێک لە ئوسوولگەرایان و لە ئیسلاح تەڵەبین. بۆیە ئێوە مشاهدەتان کرد لە کاتە جەنگە 12 ڕۆژە سەردارانە سپاهێک کە کوشتیان سەرتاپای دەسەڵاتە ئالوودە بە جاسووسی ئیسرائیل و ئەمریکایان قۆناغەکەیان بەرەو ئەگرا هاورد کە دیتان تا گەییە سەروبەندە ئوخدودە خامۆشی کوژی. ماجەرای هاوردنە دەرەوەی خەڵک لە ژێرە ناوە گرانبوونە دولار بۆ 150,000 تمەن. کارە خۆ باڵەکانە حاکمیەت بوو، بەڵام نەبەیتە ڕەهبەری نە سەپاه پاسداران. بەڵکو کارە باڵە ئوسوولگەرا بوو کە تەجەسومی لە حیزبی ئێرانە نوینە ئیسلامیا کردبوو بە هاوکاریە باڵە ئیسلاح تەڵەبین کە پای ڕزای پاڵەویان تێکێشاند. تا ئەو خەڵکە بووەنە خیابان هەر خۆیان بدەن لە مەئمورەکانە خۆیان، هەر خۆیان بدەن لەو کەسانە بیان کوژن و ئوخدودە خامۆشی کوژی دروستکەن تا ئاوا مەلەفە سپای پاسداران مەلەف بەسیج بسووتێنن، کوشتارە گەورەیەک دروستکەن بیخەنەمە لە عەلی خامنەئی. عەلی خامنەئی هیچ کارە، عەلی خامنەئی تووشە وەهم بووک و دەست بەجێ دوای ئەو عەلی خامنەئی و ڕئیسە ستادە نیروگەلە مسەلەح و وەزیرە دفاع و شەمخانی و ڕئیسە کولە سەپاهە پاسداران خاکپوور لە یەک جەلەسا بکوژن. ئێستا ساختارە دەوڵەتە ئێرانی بێسەرە، قواتە نظامی بێسەرە، بەیتە ڕەهبەری لەبین چوو، فەرماندەی کل قوا لەبین چوو، فەرماندەی سپای پاسداران لەبین چوو، فەرماندەی ستادە کل نیروهای مسلح لەبین چوو. سەپاهە پاسداران ئەمڕۆ سەری نییە.
سپاه پاسداران کۆمەڵێ فەرماندەی فاسد دەرگیر بوو لە ئومور قاچاخە جۆرا و جۆر ئالوودە بە فساد اقتصادی، فساد ڕۆحی. سپاه پاسداران بە نەبوونە موجودیەت قانونی، مەشروعیەت ئینقلابی غڕا بوو لە خۆی. تەبدیل بوو بە سەختترین کانونە سەختە دەسەڵات. وتمان کە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئیسرائیل هیچ کات دژمنە دەوڵەتە ئێران نەبوون، دروستکەرە دەوڵەتە ئێران بوون، منجیە دەوڵەتە ئێران بوون. ئەم تەحلیلەوە ئێوە کردتانن بە بنای هەڵس و کەوتتان و ئەڵبەتە ژیانیشی تەئمینکردن بە ئەگرایە گەیاندن کە کارتان تەواو ئەوێ. ئێستا ئاغای دۆناڵد ترامپ ئێژێ چی؟ ئاغای دۆناڵد ترامپ ئێژێ ڕژیمە یاخیە جمهوریە ئیسلامیم دەستەمۆ کرد بە 4 دانە ئەمەلیاتە هەوایی، بە کوتان ماڵە بەیتە ڕەهبەری. ئێستا ئیسلاحە سیاسەتەکانم کرد. دۆناڵد ترامپ وتی سپای پاسداران چەک دابنیوە گنە گشتیانە کوژین. سوالەوە چۆنیانە کوژی؟ جواب ئەوەسە ئەمریکا کریا کودتا عەلەیهە سپاه پاسداران بوو. دەوڵەتە ئێرانی سازوکارە قانونی مێژوویی بە میراتگەیی بۆ گۆڕینە دەسەڵات نەبوو، بۆیە کانونگە لە قودرەت لە مقاوڵە یەکتری هاوێسیان. لە 10 ساڵ ڕابردوو ئێمە نەمان هێشت عەلیە خامنەئی و بەیتە ڕەهبەری بە نیەتە دڵە خۆیان بگەن و نەیانتوانی. بەڵام لە جەریانە ئەخیرا سیاسیون لەگەڵ یەکتریا ڕێکەوتن. عەلیە خامنەئی، بەیتە ڕەهبەری و سپاه پاسداران. بگەڕێمە دواوە تا لە بیرتان بێت بارها وتمان ساختارە ئەرتش جمهوری ئیسلامی ئێران مەسوول مەکەن، بە تەنها حملە بە عەلیە خامنەئی مەکەن. فقط جمهوری ئیسلامی ئاماژ قەرار مەدەن تەمامیەتە پێگەیە دەوڵەتیە ئێرانی ئیشێ لە بین چێت. ئەمڕۆ دیتان مەعامڵەکە گریسیاگە. سپاه پاسداران سەرگەردان ئائیستە شۆرایەکیان دروست کردگە بەناوە ئەسڵە 111 قانون ئەساسی لە پزیشکیان، ئژەیی و ئەعرافی. ئەمانە سیاسەتگەل کولی نظام ناتوانن بگۆڕن مەگەر بە 3/4 ئاراء مجمع تشخیص مەسلحەتە نظام. بڕۆ تماشای بافتە مجمع تشخیص مەسلحەتە نظام بکەن. هەم ئیسلاح طلبینە هەم ئوسولگەرا. ئوسوولەن قودرەت لە دەستە نیروهای مسلح و سپای پاسداران دەرات. ئێستا لەژێرە هاش و هوش شەڕ و جلوەگەلە ویژەیە شەڕ و دۆمان و مژوو دۆمان و ترس و سپاه بێسەر و فەرماندەی کل قوا نەبووگ و فەرماندەی سپاه پاسداران نەبووگ مشتێ ترسیاگە فاسدە فەرماندەهان ڕدەپایینە سپای پاسداران ئاغشتە بە قاچاخ، ئاغشتە بە فەساد، دانە دانە سەریانە وەڕن، دانە دانە. ئێستا سیاسیون بەڕاحەتی ئەتوانن بە تەئیدە شۆرایە مەسلحەتە نظام ڕەفراندۆم بەرگوزارکەن، تەغییرە قانونە ئەساسی بدەن. ئەتوانن سەرانە ئەوان دانێن و ئەوان باتڵکەنەوە. قانونێک کە هیچ وەخت قانون نەبوو ئێستا ئەوێتە مەبنای قانون لە ژێرە ئەوەی کە با وڵات نەترازێ. وەلێ باوە بیرتان بێنمەوە خەڵکێکیان دروست کرد، خەڵکە بێ هەمە چیز، خەڵکێک وافقت سنووق ڕەئیەتی، خەڵکێک وافقت ئەیزانی بڕقسێ، سکی ئەیشێ ئەڕقسێ، سەری ئەیشێ ئەڕقسێ، خۆشیتێ ئەڕقسێ، مەشروب بخوا ئەڕقسێ، لێ ئەقۆمێ ئەڕقسێ. هەردوویەکەم خەڵکە نەیزانی بۆ هاتە دەرۆ عەلیە خامنەئی مرد. فقط ڕقسیە، فقط ڕقسیە. دوای شەڕ 12 ڕۆژە وتم خەلاء قودرەتە.
ووتم وقت اجن جمهورية اسلامي سنقول بو يعني موديل جديدة كتكميل بو علي خامنئي كجا تكميل بو موديلك ريكو تقن سياسيون قانون قلد صلاة السياسي جيروية قدرة منترين قانون ريكو تقن شكان ديان من علي خامنئي شكان من اسباب هزاران شكان داهاتو وزانن چونوي داهاتو في الراحة دانوسانا كنتك أمريكا دونالد ترامب قهرمان إيران باشك شيء كردو حيج هيزا بروكسية كي نبو حيج دفاعي كي نبكا حيج جنگ واقعية كي نكر كومالي ساختمان برچاوي مورد هجوم قرار دا بتشوكترين حملية زمينية كلكاتيكا بهيزا مليونية ارتشو سپاهي ايتواني امارات داگيركا ايتواني كويت داگيركا وداگيريانكا شاوي نكرت سپا شارناكا سپا كاري تواوبو سپا الاستترور دان الياق بو خاطر قطو عام مردم ايران نبو كرواسكي عثمان گروگانا كان 444 روجي 47 سال پیش دونالد ترامب تازه زامی تازه نبو کشتن 241 مرز امریکایی ل 1983 تازه زامک نبو او وقت بو ند کرد چون او وقت دولت ایرانی دانیا بو مستقر بوه استه لتداوم دولت ایرانیا وارد بازیه که بو یاغی دونالد ترامب من كبيشوتر وتم جمهوري خاكن هميشه وقت كار جراحية قوري لإيران كان جمهوري خاها كان كان وقت خوشي آغاية دونالد ترامب دور أول دولة إيران وفرياي توكود لهيلاري كلينتون بردتو وقت إيميل كان هيلاري كلينتونيان روكر إيميلكي شهرام أميريان درهاون 24 ساعتي بينش جمهوري إسلامي شهرام أميري إعدام كرد تا دونالد ترامب داي وناوشاوة كان هيلاري كلينتونا وبردي وحرو وقت دي بيتم كر حزب ديمقراط كومالا كان بجاك بارتا آزادي خبات حج داهات ويك بو ايوانية حج أرباب أمريكاي وتوهم أرباب أمريكاي وإسرائيلي بو إيرانيا كانش توابو سنوق الرأي بو إيرانيا كان توابو بعضي قشنيكا استسياسيون إيراني لجير ناو أم اتفاقاتك برو آين دأچن ملف علي خامنئي روكن ملف كان سفاي باستاران روكن خلقوا هوين بعضي أوليغارشية إيراني كوتك خلق بيد الصلاة هيج خلق كجياك خلق آسي ديدة لبي هيجانات وشهوة خيابانية خويا استبقرتن السپاهي وكشتن بسيجي أو جلادي أو نمايشي بودروس كرتحتنا وإليت إيراني أويتو بيغمبر للاي غصلة تعبيد بيا أكام اما كرستمان بدسو نماها قلقومي كي جهاني نيو دولتي من لي كرياغا تا دولت إيراني من لي أبدي بكنو استقصتان لقلاكم دستان بحيشوي ناقات أما آخرين كورسوية كاكا بوتان بكريتو أقر قرقتانا أما عادل بقورن أقر خوشتان بم نتيجة جين بسا لجبازي بسا إصرار بحفظ كوماليق لمنافع بتشوك بسا منم كاربو ميجوكم دولة إيراني استوى لحالة تزلزل خويا التوانين بازية كبشيويني نايلي مستقر بيه من بتنهائي أوي لدسم بي لقل يارانا ميكم بلام أزانم ايو الدركريان تواوبو بوي استا اتوانم بانتانكم وبيتان بيجم اتوانن لم درفتا استفادكن بمورك خوتان بناو خوتان بهر منفعتي كبو خوتان تماشايكن
وەگەر نەفوتیان تەواو بوو. دەستاندا دەستی یەکتری تا ئەم وەزعیەتە ئەبەدی بوونتانە بۆ دەوڵەتە ئێران دروست کرد، لە دروستکردنە وەحمە ئامریکا، لە دروستکردنە وەحمە دژایەتی ئامریکا تەکە جمهوری ئیسلامی، لە دروستکردنە ئادرسگەرە ئیشتبایی بۆ مەردمە مەجبوری. ئەو مەردمە غەیب بووگە دوور یاگەی ئێران وا هەر ڕۆژی ئەنتەنە دەسیەکێکە بەهایشی پێدەن و ئەی ڕقسێنن، ئەیان ڕقسێنن ئەم شرایطە وا بچێتە بەرۆ و ئێمە نەتوانین تاخیری بین. تۆ سۆحا جنایەتکارانە دەوڵەتە ئێرانی بە دەم و چاوەژنە مینژ و پێوێنی. حەزب ئەهدە ئێران، حەزب ئێرانە تەمەدونە نوین ئیسلامی بەدە دەست ناگەیتە کاورە عەسڵیەکە. هەر ئەوانە تێن نەختە ڕابردووەکەن، جنایەتکارە سپاهیەگرن، ئەعدامیەکەن، دڵە ئەم مەردمە نامتعەینە شا دەوێ. ئەوان لەبەرچاویان ئەون و خودا، لەبەرچاویان ئەون و پێغەمەر، ئەون و منجی. ئێمە ئەتوانین ئەم بازیە بشێوێنین. ئەگەر تەوەهومەکانتان باتڵ بوو، ئەگەر تەوەهومە حەملەیە ئەمریکاتان بۆ ڕزگاریە ملەتە ئێران باتڵ بوو، ئەگەر لە جێگەیەکە ئەتوانی دەست لە لەجبازی هەڵگری و سیاسەت مەدارە حرفەیەک بی و بە بوغز و کشینەوە قسە نەکەی، بەڵکو واقعیەت و بەرژەوەندی خۆت و ئەفراد و کارنامەیە حیزبیت و مەردمم خستاخرا، خەڵکە کوردم خستاخرا لەبەرچاو بێ. ئەم پوڵانە کە بە ئێوەی ئەدەن پوڵ زوو گوزەرە، بە شایچێک ناکە، نە پوڵدارتانەکە، نە سەرمایەدارتانەکە، نە دەسەڵاتدارتانەکە، وەلی ئیمکانی هەست حەرەکەتی لێ بدەن تاریخ وەبیرتان بێرێتەوە، ئیمکانی هەست حەرەکەتێ بدەن کارە گەورەیەک بکەن، فەرامۆشیکەن. ئێوە بابەتە ئەوە نییەن کە وا ئیدعا بکەن کە جمێنتان پێدریاگە لەلایەنە ئێمە. ئەو مناڵە دوێکە خنیێن، دە یەکتریشتان کوشتگە، اختلافاتە سیاسیش ئەزانن. من شەڕە دیسکۆرسم لەگەڵ ئێوە کردەگە، ئیستەیشە ئەزانم کە هیچی دەستان ناگری، خۆتانیش ئەزانن، بەڵام ئەزانم ئەوەی تاران خەریکە تەکمیلیەکە. پێم وابی دەستمان فرەوی زووتر لێیانە دەین. ئەمانیشە بۆ یاران خۆمەکەم، بۆ خەڵکە کوردیەکەم، با بزانن من دەریغم نەکرد. لە سیاسەتا بەرژەوەندیە کوردم بەلاوە مهم بوو، بەرژەوەندیە گشتیم بەلاوە مهم بوو. ئیستەیشە پێتانێژم ڕۆژە تەنگانەسا، ڕۆژە تەنگانەس ئیستە نێڵین مستەقەڕ بوێ، ناڵین مستەقەڕ بوێ، بێڵین ئیستە مستەقەڕ بێ، سوارە ملمانەوەی یەکجار سەختە تەکاندانی. ئێستا ئەتوانین معادڵەکە بگۆڕین. عەقڵی گەرەکە، استراتیژی گەرەکە، ئەیدەنێ دەمی یەکتری، ئەیگۆڕین. وەلێ با لەحزەیە لە شانۆگەری بینە دەرەوە. خەڵک پێمان نایژێ ئینسانهای بچووکێکین. گەورەی وا لە ئەو جێگە کارگەرێکەکەی لە مێژووە عەقڵە کەس نایگرێ. خۆتان ئێعترافەکەن. ئەم نەمایشگە لە تا ئیستەکریا گشتی خواستە ئەلیتە ئێرانی بوو، لە جامعی مەدەنی بازی و لە ژینگە پارێزی و لە ئەنجومەنە ئەدەبی سازی و لە چەپڵە لێدانە ناوە خیابان و لە تەقەیوددار بە خەڵکە زۆر و بۆر لە پشتە تەزاهورات گشتی وەهم بوو تا بەم ساتە بگا. و بەم ساتەگەی دەوڵەتە ئێرانی ساڵم ماوە، خۆشی قوسڵە تەعمی دەدا، هەتایەوە گوردەی ئەم سەرزەمینە و ئەم خەڵکە ئەمێنێتەوە.
دوران مولد سازیشان بە عەلی خامنەیی کرد بستێ زەمین نەماگە سەنەدی لێ نەدەن من تەمامە تەلاشە خۆم کردیانەوە بە ناو جەنگە داخلی ئیستەیچە لە پێدانانیشم و ئیشی بچنە ناو جەنگە داخلی کارێکیش کە ئیستە ئەیکەم هەر لەو ڕاستاسە نێڵم بۆیان بچێتە بەرۆ ئێوە ئەزانن من ڕاست ئەەکەم خۆمیش ئەزانم کە هیچ کەسی وەکو من ڕاز ناکا ئیستەیچە ئەزانن هاتگم گشتمان بە یەک ڕزگارکەین نەموت کە بە تەنهایی لەدەسە من تێت مەنیەتێکیشم نییە وێسیان تەمامە کارەکانتان بکەن کردتان خۆتان ئەزانن ناڕواتۆ بەرەو بۆتان ئەگەر ناڕواتە بەرەو بۆتان کافیە تۆزێک پێبینینە سەر سەخافەتگەلە ئینسانی لە قەبارەی گەورەییە ڕەهبەریەتە مردمێکە دەرکەون منە پەیمانە حەیدەری بە شوێنە هیچێکا ناگەڕێم هەرچێکیشم لە ئێوە گەرەک نییە هیچ ناوبانگێکیشم لە ئێوە گەرەک نییە بەڵام بێن ئێوە بیکەن زۆرە دەست من هەرەوە نەسە خەیلی بیشتر لەوەی کە یەک ئینسان لە دەستی تێ من کردگمە دامنیاگە هەرەوە نەسە ئەم گشتە دنیای درۆ بە من لەم ساتە وەختە بەم وەختە کەمە ناشکێت تەواو تەلاشە خۆمم کرد بەشک و بە ئێمە مانان بیوێسێنین وەگەرنە پەشیمان ئەونۆ خرا و پەشیمان ئەونۆ ئێستا دەوڵەتە ئێرانی بۆی ئەڕەحمانی هەڵسیاگە بە بەرنامەی دروست بە ئەستراتیژیە دروست لەم لەحزە ئەتوانین زەربەیە گەورە بوەشێنین دەسە گەورەی خۆمان دەرخین گشتی فتێڵی کێشا خوارەوە شازدە بازی نەما مجاهیدین بازی نەما گشتی تەواو بوو هەرچێکی بۆ وتر نییە ئەربابە ئەمریکایش کلکە ڕێوی هاوڕد و دەمە گشتیانە هەروە کە بۆ من سەخت بوو لەگەڵ ئێوە قسە بکەم ئەزانم بۆ ئێوەش سەختە بەڵام مهم ئەمەسە کە ئینسان بتوانێت بەسەر سەختاییەکان و بەسەر مەسائل بچووک پێ بنێت تا بتوانێت کارێ بکا کارە گەورە ئەگەر ئێمە لەم وەزعیەتە کرۆکە دەوڵەتە ئێران بشکێنین شکاندگمانە هەبوونە منیش باعث ئەوێ هەر ئیتتهامێک کە تا ئێستا لە ئێوە دریاگە بەناوە تاقم و گروپ پاک بوێتەوە بەناوە تەجزیە تەڵەب و جاسووسە فڵانە جێگە لە ژێری یەک پەیامە جەدیدا تەواوی غوسڵ و تەعمیدە دێوە پاکیەکەینەوە خەڵکە کوردەوار ئێوە شاهد بوون منم پەیاممە هەنارد خەڵکە کوردەوار من لەگەڵ یەکێتی نیشتمانیشە ئەرتباتم بەرقەرار کرد ساڵاس لەگەڵ سیاسەتمەدارانە هەرێمە کوردستان بە تایبەتی مەلا بەختیار ئەرتباتم بەرقەرار کرد ساڵهاس بەشکو بتوانم لە مەسیرە بەرژەوەندیە گشتیە کووردا کاناڵێکی دروست بکەمەوە ڕووم لە تەکتەکە ئێوە کرد خەڵکە دیاری خەڵکە نادیار لەم ئاخریشۆ نامەیەکیشم بۆ مەسعودە بارزانی هەنارد داوایان کرد هەناردم ئەمانەمە ئارشیڤم مێژوو کردگە ئەگەر ڕۆژی نەمام هەر قەزاوەتی کردتان دەینتان وەمە لە خۆتان لە تەمامە ئەم دیدارانیشە داوای شتێکم بەناو مادیات نەکرد لێشم چوو لە گیرفانە خۆیشم چوو تا کاورا بفامێ من بە شوێنە شۆڕش و بەرژەوەندی ئەم خەڵکە هاتکم سوالکەرە دەرە دەرگای هیچ کەسێک نییەم
تەمام ئەم کاران مەکرد ئا لەگرام منم و کۆمەڵێ خەڵکە زعیف ئینسانە معمولی کارە سیاسی ناتوانێ بکات شەهامەت و تاورە مەیدانی نییە دەستی تەنگە بەڵام بە تەمامە ئەم ئەوسافە تام دەقیقە لەگەڵ منە هاتن وهەن من بە ماوەی 10 ساڵ هەر ئەمەم پێکریا و ئێوەش ئەزانن کارە گەورەیەکم پێکریا بە ماوەی 10 ساڵ ئیستێشە حازرم بەشی کەم مڵکە گشت کەسێکە دەوڵەتە ئێرانی لەگەڵ ئەمریکا گەمارۆمانیدا خەریکە بازیەکە واتۆ ئێمە ئەتوانین بیشێوێنین من بە تەنها یەکجار کارم سەختە دەنگ جۆرا و جۆرە ئێوە کارە من خراوەکە با بە یەک ئستراتیژیۆ لێدەن لە جێگەی خۆتان بیخەنە گیرفانە خۆتان ژیریە ئێوە ئەمەسەن لەگرا تەشخیص بن تەکە شەیتانیش ئەگەر من بم ڕێکەون خەڵک و کوردەوار من بە درێژی ئەم ساڵانە تەکە پۆتەنسیێڵگەرە ئەم سەرزەمینەمە تاقی کردو هیچ کەسێ نەیگەرەکە نینۆکە تۆ نینۆکە کورد چنگە کورد نینۆک بگرێ هیچ کەسێ گشتی کۆمەڵێ شانۆی گەرەکە شانۆیەکە پولی دێتێتە دەرۆ شانۆیەکە تەئیدیەیە کانونگە لە ئەمنیەتی واتیا کەس نییە بە شوێنە دەراوێشتەکردنە کارە گەورەیەک یاڵەتی متحدەی ئەمریکا و ئیسرائیل بوو بەچەکەی خۆیان ئێران کارەکەیان خستە جێ ساڵ هاست من ئەم ڕەوەندە بەرپێگرم ئەمیانە خەیلی کارە گەورەیەک بوو نمایش گەورەی لە تەعەفن بوو خەریکە چەرمەکە سەیخوا ئەمە کودتا عەلەیه سەفاهە پاسداران بوو گشتی ئەڕێ کەوتگنوەیەکۆ سیاسیەکانیان اتفاقیان کردە لە حەزبە ئەوە و لە داڕشتنا تووشم مشکڵ ئەوەن وەلی ئەگەر ئێمە دەسی تێبدێنەیان ترازێنین و هەڵیان لە تەکێنین لە تاران کۆمەڵی جاسووسە CIA و یەهودی و ئیسرائیلی هەڵیان لە تەکێنین باوەڕتان و خۆتان بوێ وا ئەمانە حرەکەت نەکردک من مشتیانم خوێندەوە ئێوەشەی خوێندنەوە پس ئەمەی کە من باسم کرد بۆتان بەو معنایەسە کە ئێمە لەمەوە بەدووە هەر کارێمە مەشروع ئەزانین کە بەریان پێ بگرین بانگەوازیشم کرد لەوانەیە تووشە سەردەرگۆمی بوون کاکەیان قەیرانە سیاسی وە سەرگشت کەسێکات هێت شکستە محتەوایی وە سەرگشت کەسێکات هێت ئێوە لە ئەتحاد جەماهیر شەورەویە سۆسیالیستی خۆ گەورەتر نیەن ئەحیانەن لە گۆرباچۆف ساحێ دەسەڵات گرتن نیەن ئەعلامی کرد تا ئەم دەقیقە واچووە بەرەو لەم دەقیقە دنیا ئەگۆڕین تا ئەم دەقیقە وا حیزبایەتیتان کردگە با مێژووی حیزبەکەتان بمێنێتەوە ئێمە سەرزەمینە خۆمان بگرین مێژووی حیزبە ئێوە مێژووی دەسەڵات گرتنە واردە بربەرەکانیە دەسەڵات بوون زەرفە سەرزەمینی و کشوەری تێرین و ئێوەش حیزبەکانە خۆتان بوونە ناو معامڵاتە سیاسیە گرتنە پێگەگە لە دەسەڵات تا ئیستێشە هەرچیتان کردگە کردتان ئێوە کردتان ئێمەش کردمان لە ئیستەوە ئەتوانین بەرگێکی تر لە تازی تاریخ بگۆڕین تاریخ ئەقڵ ئەیگۆڕێت باوەڕکەن فقط کەرەستە نییە و ئێمە ئیستا ئەتوانین بیگۆڕین بەرنامەمان وابێ حرەکەتمان وابێ تەعدادیشمان فرە ئەوێت و لەم دەقیقەیشۆ دوژمنایەتێکت بێڵە قەستە کوشتنی منیشت هەست داینێ کارەکە تەواو کرد ترۆرێکە بکە لە پشتۆ وێبانەیەڵی دووڵ
دەوڵەتی ئێرانی بیواتەوە ئەمریکا بیواتەوە با نێڵین هەتا هەتای نابوود بکرین من باکەم نییە خۆتانیش ئەزانن ئەوەی لە دەسە ئێمە تێت تەکمیل ئەکا و قودرەتە گەورەیەک بە ئێوەمانان ئەدا و ئەوینە ئێمە وا ئەوینە ئێمە ئێش بە یەکتری بگەێنین جددی بین تەکە یەکتریا ڕاستگۆ بین تەکە یەکتریا من دژایەتی هیچ تاکە کەسێکتان نەوگەم ئیستەیچە وا فکر ئەەکەم دەسەڵاتتان نییە هاتکەمە سۆلاقتان نێشم گەرەکە وەرشکست بوون تاقیتان کردو بە حیفز دوژمنایەتیتان بێن با نێڵین سەر بگرێ خەیلێ هەرۆڵە ئەیشکێنین لە دەستمان تێت ئەیشکێنین من گارانتی ئەەکەم ئەمە گارانتی ئەەکەم جمێنتان وا پێ بیدەن قسەتان وا پێ بیکەن نەقشەی کوشتن و تیکە تیکەکردنتان هەست با بتانوێت داینێن بۆ وەختە خۆی ئیستە چی بەهرە توانن بگرن لە ئێمە بیگرن من دەرگای تەکتەکە ئێوەمانانم کوتاها نە لە پێگەی زەعف لە ئەوجە دەسەڵاتۆ ئێستاش بۆ چارەنووسە خەڵکە کورد لە دەرگای ئێوە ئەدەم چون بالئەخەرە بە تەئسیرێکتان ئەزانم کە کار خراو ئەکا خاسی ناکا ئەتوان خاسیکەن ئەو حکوومەتە هەرێمە کوردستانە کۆمەڵە کارمەندە ناشیە نەزانکاری واتیا خەیلێ چاوە دنیاتان تەنگ بوو ئەتان توانی نەقشە گەورەی بازیکەن من دام لە دەرگاتان بەڵام ئینسان ئەگەر خۆی بچووک نەوێ ئینسانە گەورە ئەناسێ بۆ ئەوەنە تەنگ نەزەر و بچووک بوون بۆ خەڵکە کوردەوار من ئەوەی لە دەستم هات دەریغم نەکرد ئەدەرگای شەیتانی شەدەم باکێکی شم نییە چواردەسیش نەلکیاگم بەم دنیا ئەمانەیشی وتم گشتی ڕاستی بوو ئیمزایشی ئەەکەم لە پاشێ وێسم یەکێک لەم سەرزەمینە ئیشی حازر وێت حەقیقی وێ بەهابا من ئەیدەم ئەمە ئاخرین دەرفەتە بەیەک و ئەتوانین لێیان دەین بەیەک و ئەتوانین تاران ئازادکەین ئەتوانین ئەیزانین لە دەستمان تێت ئەمە ئاخرین دەرفەتە کار بە تەنهایی بۆ من یەکجار سەختە خەیرێ سەختە من ئەیکەم بەڵام سەختە من ئەیکەم بەڵام توولانی ئەوێت خۆمان بینە دەمە یەکتریوە بە سورعەت ئەیکەین بە قودرەت ئەیکەین زوو ئەیکەین کوڕ خاس من ئاخێزنامەم نووساگە ناوم لە پای نەنووساگە تۆ لە چی سەڵەکەی ئێمە خەڵکە منتەقەیەکین یەکتریە ناسین لێ جێگەیەک و ئەم حەسوودی و بەخێلیە بابنینە کنار من بەخێلی بە کەستان ناوەم بڕۆن گەورەون بڕۆن چی غەنیمەتی واتیا بۆ ئێوەوێ بەڵام مێڵن پێتەخەنەمان پێ بکەن بەڵام مێڵن تاریخ بێژێ ئەقڵمان نەبوو ئەقڵمان بوو